پاشان وتمان ئیمانەکە بۆ خۆی ئەبێت لە دڵا بچەسپێ بە زمان ئیقرار بکرێ بە کردەوەش بسەلمێنرێ. ئەم سێش پێکەوە دڵ و زمان و کردەوە هەرسێکیان ئەبن بە پێک هاتەی باوەڕەکە. هەروەکو وتمان وەکو سێ گۆشەیەک وایە ناکرێ دوو لای هەبێ و پێی بڵێن سێ گۆشە، ناکرێ بەس لە ناخی دڵ و دەرونا قەناعەتەکەی کردبێ و بە زمانیش بڕیاری لەسەر دابێ بەڵام کردەوەی نەبێ پێی بوترێ مسلمانەیە ئیماندارە. ئەمە بە شێوێکی گشتی وتیشمان ئەوانەی کە ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێ فەرمە لە 1200 کەسەوە حەدیثم وەرگرتووە هەمویان فەرمویانە ئیمان قەول و عەمەلە. ئەم بابەتێکە لەسەری دوایین. پاشان وتمان ئەو کەسەی کە پۆلێنمان کرد وتمان ئەو کەسەی کە ڕەفتاری دڵی هەیە و ڕەفتاری زمانی هەیە و ڕەفتاری جەستەی هەیە مسلمان. ئەو کەسێک کە ڕەفتاری دڵی نییە بەڵام ڕەفتاری زمانی هەیە و ڕەفتاری جەستەی هەیە دوو ڕووە منافق. ئەو کەسێک کە ڕەفتاری دڵی هەیە یان نییە نازانین دەری نەبڕیوە بەڵام بڕیاری نەداوە کە ئیسلام ڕاستەیە فڵان شت حەڵاڵەیە ئەو حرامە، ڕەفتاری ئیسلامیانەی هەبێ یان نەبێ کافرە چونکە بڕیارەکەی نەداوە. ئەمما کەسێک باوەڕی هەیە لە ناخی خۆیان و بڕیاریشی داوە بە زمان لە ئیسلامەتێکە ڕاستەوەوانە بەڵام شەرا بەخوا بۆ نمونە کردەوەی فسقینی هەیە گوناحی فسقینە ئەوە تەبان پێوترە فاسقە و هەر لە ضمنی ئەهلی ئیمانە لەگەڵ ئومەتەکە ئەمێنێتەوە. باسمان لەمانە کرد هەروە باسمان لە گفتاری دڵ کرداری دڵ هەروە گفتاری زمان کرداری بەدەن ئەمانەمان کە پێک هاتەی ئیمانەکەن.